بە ناوی خوای گەورە و میهرەبان. بەڕێزان، لەم وانەدا دێین باس لە چۆنیەتی گواستنەوەی فایلی وۆرد بۆ ناو بەرنامەی ئەکسل دەکەین. لەسەر داوای یەکێک لە هاوڕێکان لە دەرسی ڕابردوو باسی چۆنیەتی گواستنەوەی فایلمان کرد لە PDF لە بۆ ئەکسل. ئەو وانەیەدا دێین باس لە چۆنیەتی گواستنەوەی فایل لە وۆرد بۆ ناو ئەکسل دەکەین. بەڕێزان، ئەگەر ئێمە ئێستا فایلێکی وۆردمان لەبەر دەست بیتن بەو شێوەیە بمانەوێتن ئەو فایلە بگوازنەوە بۆ ناو بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل. سەرەتا کلیک لەسەر تەبی فایل دەکەین، دوای کلیک لەسەر سێڤ دەکەین. پاشەوەی کە کلیکمان لەسەر سێڤ کرد کلیک لەسەر برۆز دەکەین. اینجا ناوێک لە بۆ فایلی خۆماندا دێنن، دواتر لە بەشی سێڤ ئەس تایپ لێرەدا کلیک لەسەر بەشی پلین تێکست، کلیک لەسەر پلین تێکست دەکەین. اینجا شوێنی زەخیرەکردنی فایلی خۆمان دیاری دەکەین. بۆ نمونە ئەمە لەسەر دەسکتۆپ زەخیرە دەکەم. اینجا کلیک لەسەر سێڤ دەکەم. کاتێکە کلیکمان کرد ویندۆیەک بەو شێوە بۆمان دەکرێتەوە، کلیک لەسەر ئۆکەی دەکەین. کاتێکە کلیکمان کردواتە فایلەکەمان زەخیرە کرد، ئەو وۆردەکەی خۆمان دای دەخەین. ئەگە سەیری بکەین فایلەکە بەو شێوەیە هاتیە، لێرە سێڤمان کردووە. فایلەکە سێڤمان کردووە لەسەر دەسکتۆپ. بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسل دەیکەینەوە. کاتێک بەرنامەی مایکرۆسۆفت ئەکسلمان کردەوە کلیک لەسەر تەبی داتا دەکەین. اینجا کلیک لەسەر ئایکۆنی فڕۆم تێکست CSV، کلیک لەسەر ئەوان دەکەین. ئینتزار دەکەین تاکۆ ئەو ویندۆمان بۆ دەبیتەوە. کلیک لەسەر بەشی دەسکتۆپ دەکەین. دواتر فایلەکەی خۆمان کە لە بەرنامەی وۆرد هەبوو سێڤمان کردیە، کلیک لەسەر دەکەین. اینجا کلیک لەسەر ئیمپۆرت دەکەین. ئینتزار دەکەین تاکۆ دەبیتەوە. کاتێککە بووەوە بەڕێزان سەیریکەن، ئەوە لێرە بەو شێوەیە بۆمان پێشان دەداتن. دوای کلیک لەسەر لۆد دەکەین. کاتێککە کلیکمان لەسەر لۆد کرد بەو شێوە فایلەکەی ناو بەرنامەی وۆردمان بۆ دەکرێتەوە. دەتوانێت سوودی لێ وەربگرین. تەبەن ئەو ستوونانە کە دروست بووە، هەندێک ستوونی زیادە دروست بووە، ئەوانە هیچ سپەیسەکانی ناو بەرنامەی وۆردە. دەتوانین ئەوە ستوونانە بۆ خۆمان بسڕینەوە و ئەوانی تریش گۆڕانکاری تێدا بکەین. ئەگەر بۆ یەکەم جارە سەردانی کەناڵەکەم دەکەی، سەبسکرایبی بکە، لایکی بکە بۆ ئەوە یەکەم کەس بی لە بەرهەمەکانی داهاتوو بیان بینی. فایلەکە بەو شێوە بۆمان دەبیتەوە. هیوادارم سوودی هەبیتن. زۆر سوپاس.